بەناوی خوددا گەر کەسێک زۆر کاریگەر بێ لە ژیانمانە و لە تێگڕای ژیانمانە شوێن پەنجەی دیار بێت ئەیش بهێنین بەو، چونکە ئەو خاوەنی گڕێکی زۆرە، خاوەنی توانایەکی زۆرە، ئەو ڕەمزە بۆ گەشاوەیی، بۆ هێز، بۆ گەرمی، بۆ ڕووناکی، ئەو بریتیە لە خۆر. ئەمڕۆ باسی ئەو ڕاز و نیازانەکەین کە خۆر ئەوێت بە ئێمە بڵێت. لەگەڵمان بن. ئەگەرێتە بێت وەکو خۆر گەشاوە بیت، پێویستە لەسەرت ئەو خۆپەرستی ناخی خۆت بسووتێنی و بە تەواوەتی لە ناوی بەریت و بە لە ناوبردن و سووتاندنی ئەو خۆپەرستی و خۆویستی ناخی خۆت تۆ زیاتر و زیاتر گەشاوە بیت. ئەگەرنەوە جارێک عومەری کوڕی عەبدولعەزیز دانیشتووە و کەسێکی ڕێبوار بەوێدادێ خۆڵقی ئەکات، ئەفەرمووە لە خزمەتتا بم، میوانداریت بکەم. ئەویش ئەڵێ باش، ئەچێتەوە ماڵی خەلیفە و لەوێ مێنێتەوە. کاتێک ئەمێنێتەوە خەلیفە زۆر خزمەتی ئەکات، یارمەتیەدات، بەدەمیەوە ئەچێت تا کاتی خەوتن دێتوە خەون. کە ئەخەون کە ڕاکشێن بۆ خەوتن هێشتا چراکە ئیشەکات. خەلیفە ئەزانێت میوانەکەی بێتاقەت بۆ بەم چرایە، میوانەکەی ئەوێ هەڵسە بچێت چراکە بکوژێنێتەوە، دەستێکرێ ئەڵێ نا بەخوا ناچیت، تۆ میوانی منی، من خۆم خزمەتە ئەەکەم. میوانەکە ڕۆکاتە خەلیفە ئەڵێ جاکی کێشەیە، ئێستا بە خزمەتکارێک ئەڵێن بێت بکوژێنێتەوە، نابێت وەسیت. ئەڵێ نا بۆ خزمەتکار بێت، ئەی منیشم چییە؟ هەڵەسێت خۆی فولە چراکە کاتەوەی کوژێنێتەوە و یەت دانیشێتەوە. اینجا ڕۆکاتە میوانەکەەوە ئەڵێت باشە با بپرسم، من پێشەوەی هەستمەوە چرایە بکوژێنمەوە کێ بووم؟ ئەڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز. ئەڵێ دوای وێڵسام بکوژانمەوە کێم؟ ئەڵێ هەر عومەری کوڕی عەبدولعەزیز. لە دیکەواتە بۆ دوو دڵم لەکردنی ئەم کارە. ئەمە قیمێ و کاتەیەکی ئینسان بە تەواوەتی خۆپەرستی و خۆویستی دڵی خۆیان سووتانووە، بۆیە زیاتر و زیاتر گەشاوە بووە. دووەم شت ئەگەرتانەوێت لە خۆرەوە فێر بن، خۆر بەتەنیا لەم زنجیرەی ئێمەیە هەیە و بەتەنیا لە ئاسمانە خەریکی سووتانە. وەگەوەی کە بە ئێمەی مرۆڤ بڵێ مرۆڤەکان خەریکی خۆتان بن، وازە خەڵکی بێنن کە خەریکی خۆتان بوون و لەگەڵ خۆتانە بەردەوام بن، خۆتان ئۆتۆماتێکی گەشاوە و جوانە بن و بنە ڕەمزێکی دیار. خۆر پێمان ئەڵێ خەریکی خۆت بە، لەگەڵ خۆتا خەریک بە، وەک چۆن ئەو بەتەنیا لە ئاسمانایە و بەس لەگەڵ خۆیان خەریکی خۆیەتی. ئەڵێ جارێکیان مامۆستا نەسیحەتی فەقێکانی ئەکات، مەتەڵێکیان لێداهێنێ، پێیان ئەڵێ باشە پرسیارێک، ئەمە کێیە؟ ڕۆڵەی دایکتانە، نەخوشکتانە نەبراتانە؟ ئەڵێ فەقیان بیرەکەنەوە باشە کە ڕۆڵەی دایکمان بێ ئێگەر خوشمان نەبێ برامان یعنی چی نەخوشمان هەموو یەکەریکوی هیچی وڵامەکە نازانێت. ئەڵێ ڕۆڵە بۆ بیرەکەنەوە، بیرکردنەوەی ناوێ، ئەوە خودی خۆتانن. وەگەوەی پێیان بڵێت بیرتان بێت، بیرتان نەچێتەوە خۆتان هەن، خەریکی خۆتان بن، بەردەوام لە خەمی خۆتانە بن. واوەیلا ئەگەر خەریکی خۆمان نەبین، نەئەدرەوشینەوە ناگەشینەوە، ئەو کاتە هەر لە بیری خەڵکییا بین. کابرا بە مناڵەکەی وتبووی ئاڕۆڵە بڕۆ لای دراوسەیەمان ئەو شەکەشکێنە بێنە. وتبی باشە باوەجان، ڕۆشتو بۆ لای دراوسەکەیان تۆزێکی پێش هاتەوە هیچی پێ نەبوو، ڕۆڵە کوا بۆ نوێنە. تو وەڵی باوە پێم وتن نەیانامێ، وتی تەکلیف لێکردن، جار وەڵی باوەتەکەم تو خوابمانێ ئەو شەکەشکێنە نەیانە، وتی ئەی لێت پلی پاڕانەوە لە دراوسەکەمان پاڕای تۆ بڵیت خوابمانەرە، جار وەڵا لێشیان پاڕامەوە کەچی هەر نەیانامێ. بەخوا دراوسەیەکی ڕەزیلمان هەیە، ئابڕۆ شەکەشکێنی خۆمان بێنە ڕۆڵە. وەک ئەوەی کە ئەسڵان بیر و خەیاڵمان لای خۆمان نەبێت، هەر خەریکی پێوانیێوانی کەبین لە کاتێکە درەوشانەوە و گەشانەوە بەندە بەڕادەی خەریک بوونی خۆمان. گەر بمانەوێت وەکو خۆر لە ئاسمانە جوان دەرکەوین، پێویستمان بەوەی بەردەوام بسووتین. بەڵێ بسووتین، یعنی چۆن بسووتین؟ یعنی ئەوی بەردەوام لە خەمی هاوکاریکردنیوانی کیابین، بسووتین بۆ خەڵکی. جوبران خەلیل جوبرانی فەرموو چاکەکردنی ئێمە لەگەڵ خەڵکیە خۆ شتێکی مهم نییە، ئەوە کرێی مانەوەی ئێمە لە ئوتێلی زەویە، کرێکەی ئەوەیە کە چاکە لەگەڵ خەڵکییا بکەین. بڵێ بێگومان وایە مەبەست لە ئێوەیە کە ئێمە بسووتین بۆ خەڵکی، واتە لە خەم و هەمی خەڵکییا بین، بەو جۆرە گڕێک لێمە پەیدا بێت کە هەمووان ڕووناشیەما بینن و هەمووان شەوق و زەوقی کەسێکە بینن کە لە خەمی خەڵکیایە. بۆیە ئەوەی زیاتر بەدەم خەڵکەوە بچێت و لە خەمی بەجێهێنانی داواکارەکانی خەڵکی و یارمەتیدانیانە بێت، لە هەمویان جوانتر و
گەشاوەتر و ڕووناکتر دەرەکەوێت. بەرزترین شاخەکانی دنیا ناتوانن ڕێ لە هەڵهاتنی خۆر بگرن، چونکە خۆر هەر هەڵدێ. خۆر هەموو بەیانێک لە بەرزترین شاخی ئەم دنیاە لەسەر و ئەڤەرێستیشەوە هەڵدێ تا بە ئێمە بڵێت ئەگەرچی شاخەکان زۆر زۆر بەریش بن بەڵام ناتوانن بەر لە حەق بگرن. ئیسلام حەقە و هەر سەری شەکەوێت. ئەوە ئێمەین کە محامیەکی فاشلی قەزیەیەکی براوەین. ئەجینا ئەم ئیسلامە بەکام کێوی بەرزە ناتوانێت بەری پێ بگیرێت و لەبەروی حەقی پێەیە بێگومان هەر سەر دەکەوێت. دەسا خوای پەروەردگار ئەو نیعمەتەمان باتێ کە سەربازێک بین لەم پرۆسی سەرکەوتنی دینەیە شێپەنجەیەکمان هەبێت. خوای پەروەردگار ئەو فەزڵەمان بداتێ کە بەشێک بین لە گەیاندنی ئاینەکەی، ئەو ئاینەی کە دڵنیاین لی بەی شتێک بەری پێ ناگیرێت و بێگومان تەنها و تەنها ئەویش سەرەکەوێت. ئەگەرچی خۆروەها جوان و چاک و باشیشە بەڵام هەندێک جارە بینیت کۆمەڵێک هەوری ڕەش بەری خۆرەگرن و تۆ ناتوانی خۆر ببینیت. وەلێ خۆر بێمەل نابێت. ئەزانێت کە ئەم هەورە ڕەشانە ئاڕۆن و ئەشزانێ خۆی بەهێزترە بەڵام بۆچی دام بەخۆی ئاگرێ؟ ئەزانن خۆر هەموو جارێک بێ ماڵێ من ئەزانم ئەم هەورە ڕەشە خێری تایە بۆ ئێوەی مرۆڤ، چونکە ئەمە بارانی لێبارێ قەیچێکە با منە و مودەی ئێوە نەبینم، دنیا نەبینم، با چاوم بەسراوە بێ بەم هەورانە، بەڵام من ئەزانم مە خێری بۆ ئێوە تایە و لە دوایەوە خۆ من هەرەمێنمەوە. ئەم پەیامە زۆر جوان و ژیرانەیە. یعنی لەو شتانی قەت بیرم ناچێتەوە. ئەو ساڵێکی ئێمە ناومان هاتەوە لە زانکۆ، هاوڕێکمان بەیەک دەرەجە ناوی لە دەروی شارات بوو کە قسەم لەگەڵا کردەوە وتم خوای پەروەردگار ئینشاءالله سەلامەتێکا و قەیچێکە ئەزانم ناخۆشیشە تۆ بەیەک دەرەجە چەند پۆینتێکیش بوو کە تۆ ئێستا لە سلێمانیانیت ئێستا لە دەروی شار ناوە هاتۆتەوە. وتی نەوەڵا بۆ پێو ناخۆش؟ وتمی پێو ناخۆش نییە. چی نادەی دیارە خوای پەروەردگار دیزانیوێتی کەسێک کە هەبووە کە توانای مادی باش نەبووە نەیتوانی بچێتە دەروی شار، خوای پەروەردگار زانێتی بۆ ئەم خێری زیاترە من قەیچێکە من ئەچمە دەروی شار و بە ئەو لێ بێت ئینشاءالله ساڵێکە دێمەوە. ڕێک و کۆی کە پێمان بڵێت قەیچێکە من نەزانم ئەمە بەڵگی من نییە، بەڵام ئەمە من نەزانم خێری بۆ کەسێکی تایە با بێت. خۆ من بەمە دڵنیام نەک بچووک نابمەوە، بەڵکو بەڕازی بوونم بەرامبەرەمە بەرام کە خوای پەروەردگار بەسەری هێناوم، دڵنیام لە بەرامبەرە خوای پەروەردگار هەم پاداشت مەداتەوە و هەم لەو پرۆسەیەشە خێری زیاتری تێکات. کەواتە گەرچی ڕووداوەکانی ژیانی ئێمە وەکو هەورێکی ڕەش بەرچاویشی گرتین، ئەو ڕەشە چۆن سوودی تایە بۆ سەرزەوی، ئەو ڕووداوانی ئێمەش سوودگەلێکی تیان هەم بۆ خۆمان هەم بۆ دەرەوەی خۆشمان. کەواتە با بێئومێد نەبین لێیان. خوای پەروەردگار هەمومان درەوشاوە و گەشاوە بکات.